ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها حسنت مستقرا ومقاما قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما. بنای خۆی گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز بەخێراتتانەکەین بەخێر لەسەر چاومان و زۆر بەڕێز مامۆستا دوکرامەتی بەخێراتنەکەین بۆ شاری چەمچەماڵ. بەڕێزان ئێمە وەکو ئەکادیمیە مۆژگاری موسیقی چەمچەماڵ خولێکی 5 ڕۆژەمان کردوتەوە کە ئەم شەو یەکەم ڕۆژێ بێ ئینشاءڵڵا لە سبەینەوە خولەکە دەست پێ دەکات. خولەکە بەم شێوەیە بێت. ئەم شەو بەڕێز مامۆستا دکتۆر عەبدولەتیف چەند ئامۆژگاریی بۆ فێرخوازانی زانستی شەرعی سبەینە یەکشەمە مامۆستا محەممەد عەبدوڕەحمان ئەلئوسوڵ سونەی ئیمام ئەحمەد پێشکەشەکات کە دوای نوێژی عەسر محازەرەیەکی بێ و دوای نوێژی ئیشا محازەرەی دووەمی بێت ئینشاءڵڵا بە دوو محازەرە بابەتەکە تەواو بکات و ڕۆژی دووشەمە مامۆستا محمود خدر تەفسیری سوورەتی حوجورات دەکات. ئەویش هەمان شێوە محازەرەتەکانمان دوای نوێژی عەسر و دوای نوێژی ئیشا بێت. ڕۆژی سێشەمە مامۆستا خەلیل ئەحمەد بابەتێکی ئەبێت لەسەر گرنگی تەڵەبەی علم و ڕۆڵی عولەما بابەتێکی گرنگی ئەبێت لەسەر بابەتە. ئەویش هەمان شێوە دوای نوێژی عەسر و دوای نوێژی ئیشا بێت. آخر ڕۆژ چوارشەمە مامۆستا شاخەوان جەواد قەواعید الأربعة پێشکەشەکە بە دوو محازەرە ئەویش بابەتەکە تەواوەکە. داواکاری لە بەڕێزتان ئینشاءڵڵا ئەگەر مەجالتان هەبوو بتوانین بەشداری هەموو خولەکانی ئەکادیمیا بکەن. بەڕاستی بابەتێکی گرنگە بێت بۆ ئەوانەی کە بەشداریش دەکەن ئینشاءڵڵا ئێمە لە آخر ڕۆژدا ئەگەر هەر کەسێک لە هەر 4 ڕۆژەکە بەشدار بێت و لە هەموو محازەرەتەکان ئامادەبوونی هەبێت بڕوانامە دابەش ئەکەین بەسەر بەشداربوواندا. ئێستاش داواکەین لە بەڕێز مامۆستا عەبدولەتیف با بفەرمێت بۆ بابەتەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك ومن طاعتك ما تبلغنا بها جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا. اللهم متعنا بأسماعنا وأبصارنا وقواتنا ما أحييتنا واجعله الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا تسلط علينا من لا يرحمنا. سنة أبرا كانوا من مخيرتني هم لا كان لكين ويقولوا أجلتان بنوسيت ونيتي مني شوية ببرزيش خالص كابو رزابوني خوي بيت موفق من كان باصم بروست وصواب بيت ويقول أخيري مني شوية وش خير كات ويارمتي درمان بيت بو خدمتي دينكي أوي من لخدمتي ويبرز دا بيت بيلم
تەنها تەذکیرێک بیرخستنەوەیەک کە پێویستە براکانم فریای خۆمان بکەوێت تاوەکو لە ژیانە ماوێت کارێکین کە خوای گەورە لە خۆمان ڕازیکەین. بیهێنینەوە بیر خۆمان ئێمە لە داری ئیبتیلا و ئیمتیحان داین، ئێمە لە داری قەرار و بەقاء دانین. ئەو فترەیە کە ئێمە تیایدا دەژین ئێستا و نەبێت ماڵی کۆتاییمان بێت، بەڵکو ئێستا ئێمە لە گەرمەی تاقیکردنەوە داین. چۆن تەڵەبەیەک کە ئیزن دەدرێتەوە بۆ سەعیکردن چاک دەزانێت تاقیکردنەوەی لە پێشە و بە گوێرەی دەرەجەکانیشی لە تاقیکردنەوەکەی عاشە ڕۆژی دیاری دەکرێت لەم دنیایە. بەڵام ژیان هەر هەمووی ئیزندانەوەیەکە، مۆڵەت پێدانێکە بۆ تاقیکردنەوەیکی زۆر گەورە کە نەک مەسیری دنیا دیاری دەکات، مەسیری دنیا و دوا ڕۆژت دیاری دەکات. ثم يرى سبيله إما إلى الجنة وإما إلى النار. ڕۆژێک دێت دوو ڕێگا لە پێشت، یا بەرەو بەهەشت دەڕۆیت لە فائیزین دەبیت، یا بەرەو دۆزەخ دەڕۆیت لە خاسرین دەبیت. لەو ڕۆژەشدا پەشیمانی سوودی نابێت. داوای مۆڵەت کە جارێکی تر دەرفەتێکی ترت پێ بدرێ بەخوا دەرفەت نادرێت. بۆیە چەند ئایەتێک لەم بارەیەوە دەخەمە ڕووی بەڕێزتان بۆ ئەوەی عەسا وەلەعەلە ئەن تووقیضەنا من غەفلەتینا. پەروەردگارمان لە یەکێ لە ئایەتە پیرۆزەکاندا دەفەرمێ مرۆڤ کاتێک کە دەچێتە ئەودی و کە ژیانی ئەودی دەبینێت و بۆی دەردەکەوێت کە فعلا حقیقەتە بە عینە اليەقینی خۆی دەیبینێت ئەوەی لە دنیا باز دەکرا، زیندووبوونەوە هەیە، محاسەبە هەیە، بەهەشت هەیە، جەهەنەم هەیە. ئێستا عین اليەقین بە چاوی خۆی دەیبینێ فعلا وایە. ئەنجا بزانین ئەو مرۆڤە چی دەڵێت. وأما من أوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابيه. جاري هر كريس كران دي أواني بدستي چەپ وەری دەگرن بێنە ئەولاوە، ئەوانش بەدەستی ڕاست کتابەکانیان وەردەگرن بێنە ئەولاوە. ئەوانەی بەدەستی چەپ وەری دەگرن دەڵێ یا لەیتەنی خۆزگ لەم ئوتە کتابی. ئەم نەتیجەم هەر پێ نەدرابایەوە. بەڵام لەیتەنی ئەو لەیتەیە ئەم خۆزگەیە سوودی هەیە تازە نیەتی. لەیتەنی لەم ئوتە کتابی. دوای تۆزێکی تر دەبینی ئەوەی کە لە دنیادا ئیمانی نەهێنا يقول يا ليتني كنت ترابا. کە دەبینی واقعەکە زۆر ترسناک. ئێستا هەر کتابەکەی وەرگرت بەدەستی چەپ وتی لەیتەنی لەم ئوتە کتابیە. ئەیکە دەبینێتەوە ئاگرەکەی و فڕێ دەدرێتە ناویەوە. بڵێ یا لەیتەنی كنت ترابا. خۆزگە لە دنیا من خاک و خۆڵ بوومایە، هەر مرۆڤ نەبوومایە. كنت ترابا. بیری لێ بکەینەوە براکانم، وەرە مرۆڤ چەندێک خۆی خۆش دەوێت بگاتە ئەو ئاستەی تەمەنا بکات خۆزگە خۆڵ بوومایە. یا لەیتەنی كنت ترابا. خۆزگە من خاک و خۆڵ بوومایە بەس بۆ ئەوەی ئەمڕۆی ئێرەم نەبینی باید تووشی جەهەنەم نەبوومایە. یا لەیتەنی كنت ترابا. لەیتەنی ڕازیە بکرێ بە توراب، ڕازیە خوای گەورە بیکا بە خاک و خۆڵێک. بۆیە یا مالك ليقضي علينا ربك. با پەروەردگارت لە ناومان بەرێ بەجارێک کۆتاییمان لێ بێنێت. قال إنكم ماكثون.
لەناوچوون نییە، بوون بە خاڵ و خۆڵ نییە، تەمەنا بکەی ببیتە خۆڵ نابیت، دەبێت بمێنیت و سزا بدرێت. کە خرانە ناو ئاگرەوە ئەو کاتە خۆزگەیکی دەخوازن یومە تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسول. کە چۆن حیوانێک مریشکێک لەناو فڕنەکەدا هەڵدەسوڕێندرێت تقلب ئاوا جاکە تقلب وجوههم في النار کە ئاوا دەموچاویان هەڵدەژێڕدرێتەوە لەناو ئاگری جەهەنەمدا، ڕووبکاتە لای چەپ ئاگرە، لای ڕاست ئاگرە، پێشەوە سەرەوە خوارەوە ئاگرە، دەڵێن چی؟ یا لەیتەنا ئەطعنا الله وأطعنا الرسول. خۆزگە ئێمە لە دنیا لەیتەنا، خۆزگە لە دنیا ئێمە گوێڕایەڵی خوا و گوێڕایەڵی پێغەمبەرمان کردووە عەلەیهی سەڵاتو وەسەلام. گوێڕایەڵی خوا یعنی پابەندبوون بە کتابەکەی خوا بە قورئان، وەگوێڕایەڵی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام پابەندبوون بە فەرمودەکانیەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. دیارە لە دنیادا نەگەڕاونەتەوە بە قورئان و سوننەت. ئەو خۆزگەیە دەخوازن کەی من و تۆ ئێستا لە ژیاندا لە جیاتی خۆزگەی ڕۆژی دوایی کە سوودی نابێ ئەمڕۆ با ئیستیفادەی لێ بکەین. أطعنا الله وأطعنا رسوله. ولو ترى خواهي يورد فرمك ببين أي محمد عليه الصلاة والسلام إذ وقفوا على النار كاتك لسر أقر لسر لواري أقر وستاون يقولون يا ليتنا خوزقي إيمان نرد بس بقرندرين وجاري اشتبوا دنيا ولا نكذب بآيات ربنا أبدا لمودوا بس بقرندرين وفرصتي اشترمان ببدرتوا إما آياتي فالوردقار من بدرو دانان ونكون من المؤمنين لو أنا دبين كإيمان دار سيريهم ليتنا يدك إبراكم خوزق قرندرا بينه والدنيا الله منا قرندريته براكم نمونيشي جوان كإنسان عاقل استفادة لذكات زۆر جار لە دنیادا ئێمە هەلێکمان بۆ دەڕەخسێت بەڵام ئەو هەلە ناقۆزینەوە بۆ خۆمان، دوایی کە بەرهەمی ئەو هەلە دەبین چەند گەورە بوو پەشیمان دەبین، بەڵام خۆزگە لە دەستمان نەدابا. چۆن ئەوانەی کە خەڵکی شارن شوێنە استراتیجیەکان، شوێنە تیجاری و بازرگانیەکان بۆ نمونە 10 ساڵ پێش ئێستا بە سعرێکی کەم دەکڕی نەکڕی، ئێستا دەبینی ئەمە سعری هەڵساوە، نرخی چەند گران بووە، خۆزگە کاتی خۆی ئەوم کڕیبە، خۆزگە کڕیبە پەشیمانیت بۆ خەفەتی بۆ دەخۆیت لە کاتێکدا کە ممکنە ئەو هەلە بڕاستێتەوە. چییە پارچە زەویەکت لە دەست چووە، ئێستا بڕۆ لە شوێنێکی تر پارچە زەویەک بکڕە، دوای 5-6 ساڵی تر لەوانەیە سعری گران بێت، یعنی مەجالیشت ماوە باش خەفەتی بۆ دەخۆیت، چونکە لە ڕابردوودا بە هەرزان دەست دەکەوت نەتکڕی، ئێستا قیمەتی زۆر دەکات. ئەو هەلە براکانم خوای گەورە داوێتی بە ئێمە ئەمڕۆ تەنها سبحان الله بڵێیت، تەنها الحەمدولله بکەیت، تەنها دوور کات سنت بکەیت بۆ خوای پەروەردگار کە زۆر ئاسانە. ڕۆژی قیامەت لە تەرازووی ئەعمالدا دەیبینیتەوە کە چەندێک ئەوانەی کە شوێن پێغەمبەر نەکەوتون عەلەیهی السەڵات وەسەلام، ئەوانەی کە دەستیان بە سنەتەوە نەگرتووە، لەوێ پەشیمان دەبنەوە دەڵێن ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا. خۆزگە من ڕێگا و سەبیل و سنەتی پێغەمبەری خوام گرت بەیابەر، اتخذت مع الرسول سبيلا، خۆزگە نەکەوت بامە شوێن هیچ کەسێک جگەر ڕەسوولی خوا عەلەیهی السەڵات وەسەلام. واتبع سبيل من أناب إلي،
یا هەر کەسێک کە ڕێگای سنەتی پێغەمبەرم نیشاندا عەلەیهی سەڵاتو وەسەلام غەیری ئەوە نەچوو بەم شوێن کەس بکەوت یا وەی